داعش بەدڵنیایە خەڵکی عێراق ئەزان کۆتایی نەهاتووە بەڵێ 2 ساڵ بەر لە ئێستا لەم ڕۆژە تووشی شکستێکی عەسکەری بوون بەڵام داعش وەکو فکر وەکو فەلسەفە ئێستاش ماوە و چەند ڕۆژێ بەر لە ئێستا هەموو خەڵک ئەزانێت کە لێرە پەلاماری ئەم شارۆچکەیاندا و 3 لە ڕۆڵەکانی ئەمیلەتیان شەید کرد و چەند بەر لەوە هەم جارێتتر دەستی ڕەشیان گەیان بە هێزەکانی ئاسایش و ڕۆژانەش هەموو خەڵگەزانێ ئەوان شەوانە چالاکیەکەن و هەن تەواجودیان هەیە و تەسەورەکەم و خۆشیان ڕێخستوتەوە لە ئێستا بەهێزترن و ئەو قسەیەکی زۆر بێ معنایە گەر ئێمە بڵین داعش کۆتایی هاتوو. مانە وەکو شەتەوانە وەکو پارتیزانی ئەوان هێرش دەکەن دێن خەڵکیانێ دیان لە خەڵکی منتەقەکەن خۆیان جاجار دێن لەگەڵ خەڵکا دێن بە پارتیزانی تەقە لە سیارەیە یا تەقە لە خەڵکێکی نیشانەزاکەن بەڵام ئێمە هێزی پەیمەگە لەوە گەورەتر و ئازاترە چاونەتر سەرخۆی یەزانێ ئێمە بە هەموو شێوەیەک ڕەدیان دەدەینەوە و هەموو ئامادەکاریەکیشمان کردووە بۆ نەمانی داعش و بۆ نەناوچوونی داعش. بەخێبن بە سەنگەرەکانی هێزی پێشمەرگا ئێرە ناحەی گوڵەزۆیە ئێمە کولیوای 5 زوو بنکەوبارەکەمان هەبوو لێرە بەڵام بەم شێوەیە نەبووە ئەوانیش ئەو بوون و وجودیان نەبوو لە سنوورەکەیە بەڵام بیسێکە ئەوان بوون و وجودێکی وان پیا کردوێتەوانێ بەڵام بۆ شێوەیەش نییە ئێمە لێرە تەواو هێزەکەمان چەند بنکەوبارەکەیکی تۆکمەمان دامەزانوە لێرەوە و هێزی پاڵپشتیشمان هەیە دایم لە حاڵەتی ئەمە دەباشیین.